ئەوە بەخێراتی ئاخام. ها فۆرمەکەی تۆم لەبیر نەکردووە ها بەیانی دەچم بۆ یانە سەیری دەکەم. هەر بمێنی کاکە وەڵامە لە بیرم چووە. هەموو شتێک تەواوە نییە؟ خامن نەبێ کاکە. چی بوو؟ هیچ کاروبار ئیشوکار. چووە ژوورەوە. کاشەفێ مشەکلەیەکی جوان بۆ من بێنە بۆ خانمەکەسمان شتێکێکی ناسکۆڵە و جوان. لەسەر چاو بەڕێزم. شەمۆ هەر کە ناخواردن دەستی پێکرد من بەس ئاگام لە چنگاڵەکەم دەبێت جا تووڕە نەبی ها. تەفۆ بڵێ جەرگم. زۆر بەختەوەرم. ئەوە جارێ هیچ شتێک نییە شەرمین هێشتا ڕێگەم لە پێشە. بۆ من ئەوەندە زیادیشە بەڵام مادەم ڕێگات لە پێشە من ناممە بەربەست تا چ ڕادیەک ڕێگات لە پێشە تا ئەو کاتی کاری خۆمان تاوە کاتێ ماڵی خۆمان دەبێ بەڵام بە یاسایی دەمەوێت تۆ چیت بوێ ئەوە دەبێت شەرمین باشە تەفۆ دەبێتە کاک تۆفیق تۆ دەچی خانەی سوسیالەوە باشە لە ماڵەکەتدا چیت بوێ ئەوە دەبێت پاسکیری وەرچیت بینیوە لەوانت بۆ دەکڕم من بۆ خۆم ئەوەیانم کڕیوە چاکت کرد تەلەڤیزۆنێکی گەورت بۆ دەکڕم کەواتە دواتر دەچینە ناوڕ کابرایەکی زۆرەوە وێنە دەگرین یادگاری من دەچمە ئەوێ خۆم لە مێشکمدا بوو وێنەکانمان لە هەڵدەواسی دواتر بانی و بانکێکی گەورە دەرکەین جاکۆزی دادنین دواتر ژووری نووسنیش هەمووی دەکەینە ئاوێنە و شتیوە دەڤنگ هەروەها دواتر ژووری مناڵ بۆ ئەوەی مناڵەکەمانی لێدا بنین چی دەڵێ؟ تۆفیق شەرمین تۆ تەنانەت لەو مناڵە جنۆکێش باش تێ دەگەی تەفۆ گیان شەرمین هەرکە تۆ ئەو پاسکی لە وەرچێ لێ خوڕی بەدوومان دەگەڕێەوە سەرباری جارانی خۆت باوەڕکە دەبوەستە بوەستە چاوە دیێرێکشت بۆ دەگرم باوەڕکە نایڵم کار بکەی باوەڕکە کارەکەرەکەشمان دەبێت مناڵەکەشمان بەخێو بکە تۆفیق دەگوێ بگرە گوێ ناگرم ئەگەر جۆ بگرم دەڵێینا گوێ ناگرم دەڵێن خۆت دەزانی کاری تۆ مەترسیدارە منیش بۆ مناڵ هێشتا زۆر بچووکم دواتر نەخێر کوڕە ئێستا با ئێستا ببێ دەمەوێت زوو مناڵێکم لە تۆ هەبێ بەڕاستە تۆفیق تۆ هەموو شتێکی منی دواتر ئێمە خێزانێکین بەڵێ با ئێستا ببێ دەمەوێت مناڵێکم لە تۆ ببێ ئەوە چی بووە؟ شتێکی هەڵم وت؟ وتم ئێستا با ببێ؟ باوەڕکە لە خۆشیان دەگریم لێم گەڕێ بۆ خۆشیە دڵم نەتەقێنێ بەڵێ بەڕێزم یەکسەر دەست پێکەین هەر ئێستا نوشی گیانتان بێ ئێستاش گەیشتینە سەر ئەو بەشێک کە جێڕانەوەی زەحمەتە بەڵام تۆ زۆر سپاس پێویستە ڕاستی عەلی گازگر بزانی نەخێر وا مەکەن ئێمەیان کوش دەریە ئێمەیان فەوتان تکایە مەیکەن لێتان دەپاڕێمەوە دەست لە کچەکەم مەدەن تۆفیق دەیگیانە کوڕەکەم پێویستە بزانی کە چەند خراپەیەکی گەورەم لەگەڵ تۆفیق کرد دەی تۆفیق چکایە گیانەکەی دووبارە چاوەڕوانین کاک تۆفیق ڕۆژێکی خۆش پەیوەندی بە شۆفێرەکەتەوە ناکەی؟ ئەوە بکەم دی باشە ئەوانە؟ ئێوە بکەم پەیوەندی دەکەم یەک دەقیقە جانەکەم کاکە عەلی لەگەڵ شەرمین قسەم کرد کارەکە بوو بێگومان دەبێ مناڵەکە بە تۆ بچێ مناڵەکە وەک تۆ بێ بە باوکە قەشمارەکەی خۆی بچێ ئازاد تەفۆوانی شتەواوی تر بۆچی بە ئازاد دەڵی کاکە لەگەڵ قسە دەکەی؟ هیچ نەی گیانەکەم ئیشە
سڵام بە عەلی ئەوام گەیەنە پێیان خۆش بوو؟ نا بۆچی تۆ بچۆ دەزانی لەگەڵام قسە دەکەم کاکە عەلی هەوڵەکان دەستی پێکرد چاوەڕێی موژدە بە باشە شەرمە لۆ من ئێوە وەرنە لای ئێمە بابین ئێدەی وەرن چاوەڕێتان دەکەی؟ نا ئۆتۆمبیل چاوەڕێکە شەرمین ئێستا دەگەڕێمەوە وەرێرە وەرێرە نەڕۆی کچەکەم داوای لێ بردن دەکەم ئەو پیاوە شتێکی لێوە کرد ها ببوورە من تۆفیق زەعیم کاک تۆفیق ئەو کاک تۆفیقی باسی دەکەن تۆی با دوای ئەم قسانە بکەین خزانەکە لە درەوەی هەواکە ساردا کێشە چییە؟ کێشەی قەرزە؟ قەرزی من نییە سوێن دەخۆم من قەرزار نیم بە دوای کچەکەمانەوەن وتیان بەیانی لە هەر کوێ خۆت بشاریتەوە کچەکە دەدۆزمەوە وتی زۆر جوانە ئەی خوایە ئەوە کێ بە دوای کچەکەتەوەیە؟ ئەو کەسە پیاوی چییە؟ ناوی ئەوەیە ڕەزا ئەوەی پێ دەڵێ تەمیز ڕەزا تۆ بۆچی یارمەتیمان دەدەی تۆ چیت دەوێ دوای قسە لەمە دەکەین ئێستا ئێوە بگەڕێنەوە ماڵی خۆتان خەمتان نەبێ بەیانی ئێوە کچەکەتان لە قوتابخانە هەڵدەگرن کاک تۆفیق من ئێوە دەناسم بەڵام گەر شتێک ببێ گەر پێچەوانەیەک ڕوو بدا دڵنیان بکەوە کاری ئێمە شەڕکردن نییە شەڕ نەهێشتنە سویچی ئۆتۆمبیلەکەتم دێت کایە ئەی تۆفیق بە؟ ئەو منی نرخاتون گوتی شەرمی بگەینەوە ماڵەوە بیاش بۆ خۆم دەگەڕێمەوە هەڵڵە هەڵڵە تۆ بڵێ ئەو دەبەنگە بێتە ئێرە دێ بە تەنیا دێ بەڵێ بۆچی چونکە بۆتە پیاوێکی گەورە کاکە نەگەیشتێ ماڵەوە ئەرێ کاکە هەتیوێکە بوو بە ناوی تەمیز ڕەزا لە بیرتە چاوی بە ئێمەش کەوت بیرم کەوتەوە چی بۆ دەتەوێت ویش قەشمارکەی نا کاکە ئەو کاری شەوانەی لە دوکانەکەی دەکا وابزانم بۆچی کاکە یارمەتیمان دە بۆ خاتری خوا ئازاد چی نیو سەعاتە دەمان سوڕێنێتەوە هیچ شتێکیش ناڵێ خۆی زۆر پێ گەورەیە ماڵی توی پێ نادۆزێتەوە با دۆزیمەوە ئەوەندەت گۆلێشم بزر بۆ هەی ماڵت نەشێوێ با بیرۆکەیەکی زۆر باشت پێ بڵێم یارمەتی داواکە باشە فریامان کەوە تەفۆ باشە کاکە باشە ئێستا ناو نیشانەکەت بۆ دێنێرم تۆ وتت کاکە دەتویست شتێک بڵێ چی بووە هیچ تەفۆ چی ڕوودا شتێک لە بن سەرە بیڵێ کاکە کاک تۆفیق ئەو کاک تۆفیقی باسی دەکەن تۆی هیچ شتێک نێ کاکە بە ئاسانی چارەسەری دەکەم چی چارە سەر دەکەی کوڕم پێموتی خێزانمان هەیە پێموتی هەڵە نەکەی لەبیر تیان نا لەبیرمە کاکە باشم لەبیرە ئێوە ئاسوودە بن خەمتان نەبێ منیش دوایی دێمەوە بە ئازاد بڵە هەموو شتەکان نەخوا بە هەندێک شتمان بۆ پێڵێتەوە با بێدەنگ بە کوڕا گوێم لێت بوو بێ ئەدەب تۆفیقی برا 15 ساڵ ئەمری وەرگرت و کردی 15 ساڵ
شارەتیان کرد و تەقەی کرد. دواتر ڕۆژێک ئەو تۆفیقە بوو بە بەک، بەرگەیان نەگرت، بە عەرزیان دادا.